هێرە شەقامێکی کەرکووکە چاودێرانی سیاسی شارەکە دەڵێن هەنگاوەکانی پەرلەمان و حکوومەتی عێراق بۆ ئاسایکردنەوە ڕەوشی ناوچە جێناکۆکان هەنگاوی جددی نین. نووسنگەی پەرلەمانی عێراق لە کەرکووک پەرلەمانتەرانی شارەکە دەڵێن لە زۆر کۆڕکۆبنەوە و لە ڕێی نووسراوی فەرمیشەوە داوایان کردووە ڕەوشی ناوچە جێناکۆکان ئاسایی بکرێتەوە، بەڵام لایەنی بەرامبەر هەنگاوی کردداری نەناوە. داوای ئەوەمان کردووە کە ئەم ناوچانە بەچی ئاسایە بێتەوە، بۆ ئاسایە بێتەوە کە ئیداری ئەمنی عسکەری تەوازنێک کە بێ لە بەڕێوەبردننی ئەم شۆنانەدا و ئێمە دیارە کارڵین کەرکووک و ناوچە جێناوکان ئەو شۆنانن ناوچەی جێناکۆ کە لە نێوان هەرێمی کوردستان و لەلایەن حکوومەتی فیدرالی عێراقیە، بۆیە پێویستە ئەم دوو حکوومەتە تەنسیقێک دروستکەن و لە دانیشتنەکانە لە تەفاوزەکانە بتوان باسیەوە بکەن کە بێ ئەم ناوچانە بە ئیدارەیەکی مشتەرەک بەڕێوە بچێ کە ئێمە کۆبنەوەمان کردووە لەگەڵ بەرپرسانی باڵای عێراقدا مستەشاری ئەمنی وەتەنی لەگەڵ قیاداتی عسکەری بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی ئەم ناوچانە و هێنانەوەی پێشمەرگە بۆ ئەم ناوچانە ئەگەر ناوچە سنووریەکان بێت یان بە مشتەرەکی کاوانەی داوا کراوە دروست کرێت نقاتی تەفتیشیان سەیتەراتی مشتەرەک تا ئێستا هیچی جێبەجێ نەکراوە. ئەمە لە بەغدا بەو شێوەیە سێری کەرکووکەکەن و لەگەڵ هەرێمی کوردستانە کە کورد پێشووتر لێرە باڵادەست بووە بە چاوی حزبیانەوە بۆ هەموو پرسەکانە ڕوان. پەرلەمانتارێکی دیکەی کەرکووک حکوومەتی عێراق بەکەم تەرخەم دەزانێت لە ئاسایی نەکردنەوەی ڕەوشی ناوچە جێناکۆکان، بەڵام گلەی و گازاندەی لە هەرێمی کوردستانی شەیە. بە دڵنیاییەوە حکوومەتی ئیتیحادی جددی نییە لە پڕکردنەوەی ئەو بۆشایی ئەمنی هەیە و چارەسەرکردنی پرسی ئەمنی لە شاری کەرکووک. ئێمە دوای 2 ساڵ لە هەوڵی بەردەوام بۆمان دەرکەوت حکوومەتی هەرێمی کوردستانیش جددی نییە لەم پرسە، چونکە ئێمە دەیان زار زەمینە سازیمان کردو بۆ دانیشتن وەکو نوێنەرانی کەرکووک وەکو فراکسیۆنی چیتی نیشتمانی کوردستان تەنانەت وەکو حزبیش دەیان زار زەمینە سازیمان کردووە بۆ ئەوەی کە دانیشتنی جددی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیدا بکرێت بۆ چارەسەرکردنی پرسی ئەمنی لە کەرکووک. بەڵام ئەو پرسە هەمیشە حکوومەتی ئیتیحادی هەرچەنە بۆ خۆی کەم تەرخەم و جددی نییە تۆمەتی خستۆتە پاڵ حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێشمان وایە بەشێ لە تۆمەتەکانی ڕاستە لەبەر ئەوەی دەیان زار بەڵگەیان بۆ خستێنێتەوە ڕووکە حکوومەتی هەرێمی کوردستانیش جددی نییە لەم پرسەیە. حکوومەتی ئیتیحادیمان ڕازی کرد بۆ ئەوەی کە چۆنەڵی ژووری ئۆپەراسیۆنی هاوبەش دروست بکرێن لایەن پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی عێراقەوە، بەڵام کاتی حکوومەتی هەرێمی کوردستانە هاتنە سەرخەت دانیشتنیان لەگەڵاکردن ئەو پرسە دیزە بە دەرخۆراکرا. ماوەی زیاتر لە 3 ساڵە کەرکووک بە ڕەوشێکی نەخوازراوی ئیداری و سیاسی و ئەمنی و سەربازیدا تێپەر دەبێت. خواست و داواکاری خەڵکی شارەکەیە ئەو ڕەوشی لە ناوچە جێناکۆکان دەگوزارێت لە خانەقین و گوڵاڵەوە تا شەنگال بە یەک پاکێت چارەسەر بکرێن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.